خب وەختان خێر امیدوارم لە هەر کوێهان ساق و سڵامەت هۆن. من ئەم گۆرانیانەی کە لە سەرەتای دیبێتەکان و لێدەم مەبەستێکم هەست. یەکەوەی کە زەخیرەیەکی تاریخی مردمە کوردە، دوو ئەوەی کە دەرسگەلێک بە ئێمەدا بزانن هۆنەر کە بەشێکی لە ناوە خۆنینەوە و گۆرانیا دەرەکەوێ و بە تایبەتی هۆنەرە فولکلۆر زەخیرەیەکی عمومی و خەڵکی هەست. کەواتە ئەگەر وێناکردنە هەستە، وێناکردنە تەبیعەتە، یا لاساییکردنەوەی تەبیعەتە، لاساییکردنەوەی هەستە، ئەشێ لە بەستەرێک و بێتە دەر تا تەأسیر خۆی دابنێت ئەگەر ئەو پێگەیە هەستیە لە ناوە ئەو خەڵکە نەوێت. گوێتان لێ بوو کە بیرە معشوق خۆی ئەکردەوە، خۆم بە قوڵامی سوخمەی کۆنی وەک مێخەک بن ئەڕوا بوونی. ئەمە ئەگەر هەمزاد پنداری نەکرێت، ئەگەر کەسێک ئەم جۆرە نەژیابێ لە کۆمەڵگای ئێمە، ناتوانێت لەگەڵ ئەم گۆرانیە تێکەڵاو بوێت و ناتوانێت ئەم گۆرانیە تەأسیری تیادا بنێ. لەسەر ئەمە ئەگەڕێمەوە بۆ ئەوەی کە ئەم ماجرای ڕووداوگەلە لە ژێرە ناوە کوردایەتی تەحەززوبی کولتورێک دروسەکە. بە ڕووداوگەلێک دروسی ئەکا هەستێک ئەخولقێنێت، ئەم هەستە ئەدەبیاتێکی بۆ ئەهۆنەوە. بزانن ئەم ڕووداوانەی کە ڕوو ئەدەن و بەرەبەرە تۆ ئەوێنی مەسەڵەن ئێستا دانێ پرۆپەکەکەی تێتە ئەگرا جمێن ئەدا بێ ئەوەی کە ئێمە جمێنمان پێدا بێت. و
و دەسەوا بە کۆمەڵێ دەستەواژە و دروشم و مەوزەعەگرتن لە بەرامبەر منێ کاکە قسە ئەەکەم وا بەرخوردەکە ئەوە بە تۆ ئەمە ئەگەێنێت کە بە پێچەوانەی دروشمەکان ئێمە تێگەیشتنێکمان لە هەڵس و کەوتێکە ئەیکەین نییە. ئۆمبێرتۆ ئێکۆ ئێژێت جوانی یەک دەموچاوی هەست، بەڵام ناشیرینی هەزاران دەموچاوی هەست. بۆیە تەکەسۆر پڕڕاڵبوون لە ناشیرینیە نە لە جوانی. مثالێک بەم تێ بگەین، تەمام ئەوانەی کە لە ژێرە ناوە دۆمۆکراسی و فرەدەنگی و فرەڕەنگی قسەکەن، فرەڕەنگی جوانی نانوێنێ، ناشیرینیە نوێنێ. مەسەڵەن کەسێک کە پێی وایە ئینسان سێکولارێکە، حەز ئەکا بە نۆرمەکانە دنیای غەرب، لە تەکەسۆرێکا کە ئەبێ لە کۆمەلگا بە ڕەسمیەتی بناسێ، لە دینە بابایەکی مەزهەبی، چه جوولەکە بێ، چه مەسیحی بێ، چه سیک بێ، چه یەزیدی بێ، چه ئەهلە حەق بێ، ناڕەحەتە بێ. ئەمە بە پێچەوانێ ئەو دروشمەسەکە ئەیداتا قینی تێ مەسەڵەن لە ڕیشی، قینی تێ لە مزگەوتی. لە کاتێکە کە دروشمت تەکەسۆر ئەدا، دروشمت پڕڕاڵبوون ئەدا، ئەو گەرە کەسی تەمامە کۆمەلگا وەکو خۆی لێ بکە، تەنورە لە پێ بکەن و سەرپەتی بکەن و ڕیشیان بتاشن و قژیان حەفرکەن بەرەو دوا و لوچی درێژکا و تەجمیلکا و لچی زلکا و گەرە کەسی هەموو کۆمەلگا وەکو یەک بکە. بە پێچەوانی دروشمێکە ئەیدا لە ژێرە ناوە مۆڵتی کاڵچرالیزم و لە ژێرە ناوە تەکەسۆر و پڕڕاڵبوون. کەواتە تاو بە تەحەمولە دەرخستن دەمامەکە خۆی نییە. من سەرەتای شوتم، ڕۆژانە ڕابردوو شوتم، من ڕەهبەریەتە جەریانە سیاسیەکەکەم، قسەیەکە ئەیکەم لەسەرمەکە بێ، قسەیەکە ئەیکەم ئێعتبارم من یا زیاد ئەکا یا ئەتوانێ بیفەوتێنێ. تەنیا کەسێکە لە دنیای ئێمڕۆ بە قەتعیەت و تەحلیلە سیاسی ئەکا منم. یعنی لەحزەیە تۆ ئەشی بیر لەوە بکەیتەوە، من چۆن حسابە ئەوە ناکەم کەرەستەکان نێنە دەسە منە، کاورا ئەتوانێ پیاگی شوێت و خۆی بگۆڕێت و ئەو مەسیرە بەرەو ئەو جێگەن نەڕوا کە من ئێژم بە قەتعیەتەوە. ئەم قەتعیەتە لەکوێتێت؟ بزانن وەختی خۆی وتم ئەرتەشە ناتۆ بیتە دەسە ئەم حیزبانە فاسدیەکەن. بۆ لەبەرەوەی فەرماندەهیە ئەرتەشە ناتۆ ئێشێ مێشکێکی قەوی لە پشتاوێ. بزانە بۆ هێزە ئەمانە لە گرجێکی یەکا شکستەخوا، لەبەرەوەی دەروونێکی داڕم یان هەز، لەبەرەوەی هێز لە عەقڵ تێتە دەر. تۆ وەختی بێ عەقڵوی هێزیشە نییە. تۆ وەختی بێ عەقڵوی لە بێترین حاڵەتە حەیوانێکی وا پەنجە ئاوی قەپەگری. تۆ ناتوانی ئەو تەخریبەی کە ئینسانێک بە عەقڵی توانێ بکات دایبنیت. بۆیە نەتیجەکەی وێتەوە ئەم جمێن و جمێن کەشی و دروشمەی کە ئەیدەن. کاکە گیان، چارەنووسە سووریە من دروستم نەکردگە، بەشار ئەسەد منی بانگ نەکردگە، پوڵم پێبا، ئەسلحەم پێبا لەگەڵ ئێرانە لەگەڵ تورکیە تا من بتوانم 100,000 کەس مسلحکەم. ئێستا لە هەرێمی کوردستانە 100 ملیۆن دلار بی بە هەر کەسێک ئەتوانێ هێزێکی 200,000 کەسیت بۆ دروستکە. بەدانە مەعاشەمانگە 500,000 دینار. بۆ هێزە پێشمەرگەی پارتی وێکێتی بە چی دروست بووگە؟ بۆ دوێ کە پێشمەرگەکان هاتنە سەر شەقام چیان گەرەک بوو؟ مەعاشیان گەرەک بوو. بۆ مەگەر مەعاشە ئەنچەنێکە 500,000 دینار ناکاتە 4 وەرەقە. کەواتە ئەمەی کە کێ تۆ ئەکاتە پیاگ، تۆ خۆت پیاگی یا ئەتکەنە پیاگ پرسیارە گەورەیەکە. ئەمەی کە تۆ توانت نەوێ خۆت بڕیار بی، خۆت قسە بکەی، خۆتە دروست کردوێت. بزانن ئاغایانە پەکەکە بەدەیان تریبونە پرۆپاگاندایی تەلەڤیزیۆن جۆرا و جۆر، شەبەکەگەل و کانونگەرە جۆرا و جۆر لەو تریبونە ئێمە ئەترسن.
وخرابة درزن بابزانن حتى إما إيجنور بوين مرغوب ترين دسمان زياتر أروا چون إما صاحي وأقلين وصاحي ومتن بابين نسر تحليل سوريا دويكا هم مظلوم عبدي قسي كردقا هم ألدار خليل كيس سرطا رمزان آغايا ألدار خليل إيجيشي برادرانه يبقو يبجا برادرانه بككا لبيتان تي من لايفكي بيشوتر ولتي سي حفتي رابردو ولتي هشنو صال رابردو وتمك بككم مأمورة ككرد نابوتكا مأموريتي تواو أبي وجيتي لي وأروح وأما بقطعيته ود بعد محاولة كرد برب خنجان دنيا جاستيفاي كردني بقرم كأمانة لبشت ميجوي الشكست وكرتنياس وشاخيني وكز أخلاقيني وهل إما بأخلاقين وإما زور شجاعين وشجيعين وقارمانين بلام لسردان وساني دورينين لبروي زور أحمقين جواب منادتو كتو امرو صاحكتو قروخ كردقا وإجازة بحيج كرديك نادي كلباري كردو قصفكات وبزمان تشكل قليا أدويت چون ادعاءكي توفر جيري توفر عقلي وتو هم جيري هم عقلي اما نبو كرد بو اوي بكارتيني وبولت بيدا وموجوديتت بيدا تا امكار قلنا وكردا بكي تو فرجيرانا فركاريك تكرقك وزئية كرد ايما بقراقيقا يصبح متمما لهذا النموذج الذي يصبح متمما لعربنا. أنا لا أتفق حسب هذا الرأي، يعني أنا أقول بأنه أطلبكم بشكل واضح من الحكومة المؤقتة حكم ذاتي، فدرالية، حكم لا مركزي. ونحن لا نبحث عن الحكم الذاتي بقدر ما نشجع على الإدارات الذاتية. الإدارات الذاتية تختلف عن الحكم الذاتي. طبعا كانت توجد كثير من الضغوط علينا خلال السنوات المنصرمة، البعض كان يشجعنا على التوجه نحو الحكم الذاتي، ولكن نحن لم نرضى به ولم نقبله باعتبار أنه كامتداد لنموذج الدولة القومية. والدولة القومية بحد ذاتها هي معضلة، الدولة القومية هي بحد ذاتها مشكلة، فنحن لا نريد أن يعني نبحث عن بديل لبشار الأسد ولحزب البعث ببديل آخر يصبح متمما لهذا النموذج الذي حاربناه. أنا لا أتفق حسب هذا الرأي، يعني أنا أقول بأنه بمجرد الخلاص من نظام البعث وبفرار الأسد هذا لا يعني أن الثورة السورية قد تحققت بالمجمل، هذا يعني أننا خطونا خطوة وتخلصنا من نظام استبدادي، ولكن أمامنا مهام تاريخية يجب علينا العمل جميعا كي نحافظ على وحدة سوريا وسيادة سوريا. عرض خليل لقرا دو من بكاروا من أولي بككس من الدومي خلق سورياس، يعني براحتي سوي شكات سر خلق سوريا لبيجي أولودي أفرسي عامي توقرك تشيه فدرالية حكم ذاتية لا مركزية تشيه جيم باورمان بمعنية إما باورمان بخوسرية إدارة كردنة إدارة زور مهم ترى حكم ذاتي قومية إما شرمان بو أو نكرجو آمانج انقلاب السورية بو أو نكردجا كدولة قومي دابنين، يعني استأوي لسوريا دان رياقة دولة قومية دولة ورزشية شون دولة هيك بزن غيان اول لقرا توجه تنكرد كاورا حج ديمان ديكينيا حج خو إدارة أكين، يعني شون تو خو إدارة أكين خو إدارة كردن يعني تشي يعني تو محتي كهرباء بيبريوا أما حتى كهرباء بوجي لكويتيت لكوي نوجنا كريتو كهرباء تو شون وصل أبيت تو بتشي معاملات الروجانة أكي
بەچی کەرەستەکانە مۆرد نیازت تەهیەکەی بە پوڵێک دەوڵەتە مەرکەزی عێراقیدا لە بانکە مەرکەزیە سووریە ئەفوکەن. ئەیداد تۆ چۆن خۆت ئەوەی تەڕێوە ئەوەی کە تۆ کارمەندە شارداری وی جاڕ و کێشە ناوە خیابان وی خۆت جاڕووی خیابانە خۆت بکەی. بعد ئەمە چ شکۆیەکی بۆ کوردواتیە؟ دێگەر قەرار وایە ئێمە کارمەندوین و تۆ نایژی خۆ ئیدارەکردن لە کامە موئەسسات تێتە دەرەوە. چۆن ئەم خۆ ئیدارەکردنە ئەوەی تۆ دەسەڵات بۆ کورد و کورد مەشیایە بۆ ئەمە شەڕە موسەلەحانەی بکردایە. ئای ئەرداڵ خەلیل تۆ خۆتی شەزانی لە بربەرەکانی سیاسیە ئەمسالە تۆ و ئەندامانە پەکەکەی تۆ بە قامەکە کە نیشتێک لە ناوە و جامع ناون. تۆ چۆن بەو پێگە ئەگەی بە غوڕخکاریە کە ئەیکەی بە بکری گیراویە کە کەرەستا خاتە بەردەسە تۆ خاتە بەردەسە تۆ ئەو ناڕوا پیانە بێرێ ناڕوا ئینسانە دایک و باوکدار بێرێ ناڕوا ئینسانی ژید بێرێ ڕوا ئینسانێکی بێدایک و باوک وا کەس نازانێ کێس وا تەمامت دەرونی پڕە لە باگ شخصیەتی نییە تێرێتی ئێکا بەکرێ گیرا و خۆی تا ئەو هەم دزی و فزی بۆ بکات هەم جنایەتی بۆ بکات هەم خیانەت بکات لە مردمەکەی خۆی. دەی ئیستا ئەمە تۆ باست کرد چی بوو؟ تۆ ئێژی ئێمە ئینقلابمان نەکرد ئێوە کێن کە ئینقلابی کردوێت؟ پەکەکە؟ ئێوە ئینقلاب چۆن ڕوو تێبێژی ئێمە ئینقلابمان کرد بەرامبەر ڕژیمە بەشار ئەسەد؟ چۆن ڕوو تێبێژی ئێمە شەڕمان کرد لەگەڵ ڕژیمە بەشار ئەسەد؟ تۆ لەگەڵ ڕژیمە بەشار ئەسەد شەڕت کرد تۆ بە عینوانە پەکەکە؟ تۆ نەتهێشت لە ساڵتە وەختی هەلی دەرگیربوونی خەڵکی سووریە لەگەڵ بەشار ئەسەد لە ناو کورد سووریە بە ڕەوەشە تەبیعی بە کەڵک وەرگرتن لە هەل کۆمەڵی دەموچاوی تا دوێ کە شاراوە بینە دەرەوە کێ ئێژێ ئەوان ئیمڕۆ لە دەمشق نەبوون و تۆ ئەو هەلتە کوشت لەگەڵ دەوڵەتە سووریە تورکیە ئێران. من تێمەسەرە ڕۆڵە تۆ تەکە تورکیە ئەمشەو تێمەسەرەوەی کە تۆ کی تورکیە کێس و ئەم هاتوو هاوارە لە تورکیە و فۆبیایە کە تۆ دروستیەکەی بەرعەکسە نەتیجەی بەرعەکسەدا لە ناو ئێمە تۆ خەریکی دیعایە بۆ تورکیەکەی تۆ خەریکی تورکیەیەکی هیچ ئەکەی بەشت بەسەرمانەوە و من ئێژم تورکیە چۆن هیچە. تورکیە بەنسبەتە گیرفانە من بەنسبەتە دەسەڵات من نە تورکیە وەکو وڵاتێک کە مەبەستی ئیمپراتوری سازی بێت. من تێمەسەرە تورکیە. بابڕێ قسەکانە مەزڵوم کوبانی لەگەڵ شەرق ئەوسەتا گوێ بدەین. خب ئەمە لە پەیجی ڕاموساگێسی مەزڵوم کوبانی سووریا دەبێت دەوڵەتێکی ناناوەندی فرەیی دیموکراتی بێت بە دڵنیایی دەمێشق پایتەختمان سەردانیەکەی. مەزڵوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات لە چاوپێکەوتنێکیدا لەگەڵ ڕۆژنامەی شەرق ئەوسەد پرسیاری لێکا لە ڕۆژی دووهەمی پرۆسەی ڕەدولعەدوانەوە هەماهەنگی مەیدانی هەبووە لە ئیدارەی پرۆسە سەربازیەکان لە سووریە سەرەڕای ئەوەی هیچ دانووسانێکی ڕاستە و خۆمان لەگەڵ دەستەی تەحریری شام نەبووە. ئەو هەماهەنگیەی لە ڕۆژی دووەمەوە لەگەڵ دەستەی تەحریری شام دروست بووە بۆ خۆ بە دوورگرتن بووە لە بەریەککەوتن لە نێوانە هێزەکانمان لە هەندێک لە گڕەکی حەڵەب هەروەها بۆ گواستنەوەی ئاوارەکان لە کەمپەکانی ناوچەی تەلڕەفعەت کە لەلایەن گروپەکانی هاوپەیمانی تورکیەوە ڕوبەڕووی هێرش بوونەتەوە. ئامادەین بۆ گواستنەوەی بەرپرسایەتی پاراستنی ئاسایشی سنوورەکان بۆ دەسەڵاتی نوێ لە دەمەشق.
پێمان وایە سووریا دەبێت دەوڵەتێکی ناناوەندی فرەیی دموکراتیک بێ ئێوە بێجا ئەکەن پێتان وایە مەسەڵەن ئەگەر نەوەی چی ئەەکەی چه حەقێکت هەست وها ئیدعایەکەکەی تۆ کی کە وها ئیدعایەکەکەی شەهروەند ئەگەر وها ئیدعایە بکە یەک دانە دەنگی هەست هاوڵاتی یەک دەنگ تۆ کی وها ئیدعایەکەکەی هێزە چەکدارە ڕووداری ئەی بۆ ساتە وەختە بە شارەسەر لەکوێ بووی بیرۆخێنی تۆ 110,000 نیروت بۆ چی دروست کردەکە یانە پێت وایە ئەحمەد شەر ئەمە لە تۆ ناپرسێ پێت وایە ئەسنادە ئستخباراتی لە دەستیان نییە پێت وایە عالەم و ئادەم لە سووریە نازانێت تۆ هاوکارە بە شارەسەت بووی تووشی لە خۆت سوالکەی تۆ کێ داوای وا ئەەکەی ئەم داوا لە کێ ئەەکەی ئەگەر ئەم داوا جێبەجێنەوەی چی ئەەکەی کوا دروشمە ئینقلابە سووریە دروشمە دموکراتیک بوو یعنی خەڵکە سووریا هاتە سەر شەقاموتی الشعب يريد دیموقراطیە یاوتی الشعب يريد اسقاط النظام یەکامانجی بوو کەرامەتمان نەماگە ئێڕۆخێنین شعبە سووری ویسکی بوو دیسکۆی بوو خۆڕ و تۆکردنی بوو سێکولاریزمی بوو مسریش بووی تونسیش بووی لیبیش بووی شێوازی سیستمی ببەخشن دیموکراتی ناسنامەی ڕەنگاو ڕەنگەکانی وڵات بە دەستوردا تێدا پارێزراو بێت لەگەڵ مافی سەرجەم پێکاتەکانی گەلی سووریە بە گەلی کوردیشەوە دەیمەگەر خودە ئەحمەد شەر ئەمەی لەگەڵە CNN نەوت ئەمە دەستکەوتە ئەحمەد شەر ئەمەی لەگەڵ CNN ناوت زەبت کریاگە وا لە ناو سۆشیال میدیا وا لە ناو یوتیوبە خۆی ئەمەی وت خۆی وتی دەوڵەتە موسسات دائنین خۆی وتی هەیئەتە خیبرەتێرین قانون دائنین خۆی وتی تاقم و گروپ حکوومەت ناکە خۆی وتی تاکە کەس حکوومەت ناکە خۆی وتی فرقە و سکت و گروپ حکوومەت ناکە موسسات حکوومەتەکە قانون حکوومەتەکە پێشی وت کۆمەلگای سووریە کۆمەلگایەکی ڕەنگاڵە بووگە بە درێژایی مێژوود و ئەم خەڵکە توانی گیانە لەگەڵ یەکتریا ژیان کرد هیچ کام لەم وڵاتانە پێکهاتەی کوردیان لەناوە شەعبە خۆیان نەشاردەسەوە نایشارنەوە شێوازی سیستمی حکومڕانی کە پێمان وایە گفتوگۆی زۆری لەسەر دەکرێت پرسێکە بۆ ئیرادەی گەلی سووریە و گفتوگۆ دەستوریەکان جدی هەڵێڕێت من حاڵی ناوم چونکە چییە گفتوگۆکردن لەبارەی ئایندەی وڵاتەکەمان پێویستیە لە ناو خۆماندا بێت بەبێ دەستێوەردانی دەرەکی و سەرپەرشتیکردن ناوچەکانی ئیدارەی خۆسەر خاکی سووریان ئەی وەڵام من وەمەزانی ناوی ڕۆژ ئاوایش قنگە کوردستانە ئیستا نییە خاکە سووریەز دە ئیستا تۆ ئشتبا کرد گەمە ڕۆژ هەڵاتە سووریەز ڕۆژە ئەوەڵ مەشایە بدوتایە ڕۆژ هەڵات خاکە سووریەز ئەی ئەم 12,000 نەفەرە تەحتە ناوە کوردبازی و دەمە قۆپانبازی و خەڵکتان بۆ بەسیج کردگە ڕۆژ ئاوا بپارێزین و خەریکن سوال ئەکەن لە ئەقلیمە کوردستانە ئەمە نییە تۆ پوڵە گەرەکوێت و پوڵە بەندازی کافی جیگە بۆ خاتری ئەوەی تەعاتۆف دروستکەی بۆ خاتری ئەوەی ڕای گشتی بخەڵەتێنیت بیبێتە ناوە وادیە خۆ بە قوربانی زانین تا تۆ بەڕاحەتی بتوانیت یا قوتار بووی تا تۆ بمێنیت و جارێکی تر کەپەسیتی پۆتەنسیەڵە شۆڕشگێڕبوون لە ناو کووردا بکوژی منحرفیکەی بە قۆڕۆخکاریە کە ئەیکەی کەواتە ناوچەکانی ئیدارەی خۆسەری خاکە سووریان
پێویستە نوێنەرەکانی ڕۆڵ و دەنگێکی بیسراویان هەبێت و بەشدار بن لە بنیادی ئایندە. دەمانە سوورین و مەسەڵەن ئێستا مهندسێکتان هەست ئیمکانی هەست شغڵی پێ نەدەن. یعنی ئێستا تۆ هەپەگەی هەسەدەی هەپی ئیدارەی مؤسسەی چی تۆ ئێستا هیچ کامینیت؟ ئەمە یعنی چی تۆ هیچ کامینیت؟ ئەمە یعنی ئەمەی کە تۆ مەئمور بووی لە پڕێکا دەرکەوتی لە پڕێکا ئەڕۆی تۆ کارە تەواوەوێ. چۆن ئەڕۆی تۆ؟ ئایا هەڵەگەڕێەوە مردم و کورد ئێژی مەئموریەتمان تەواو دەیتڕۆ ئەوی قسەی وا ناکەی. ئێژی یا شکستمان خوارد یا دەستکەوتمان بوو تەواو گەیشتین بەمە. خۆسەری هەرەمەسە. خۆسەری کییە؟ ئەوە نییە ئێمە ڕئیسە شارەوانی شارە قامشلوین. ئەوە نییە ئیدارەی زێرا بووەوە دەسمان و ئەی تۆ ڕۆژئاوای کوێ بووی؟ کوێ؟ منافق تۆ ڕۆژئاوای کوێ بووی؟ شارلاتان تۆ ڕۆژئاوای کوێ بووی؟ درۆزن تۆ ڕۆژئاوای کێ بووی؟ تۆ هاتی وتە ئامۆزای منی، ناوت ئەحمەوە. ئێستا من ئەزانم تۆ ناو حیسقلە یەهودیت. خۆتەوە ئامۆزای من داگەسەجی چی پێ بکەم؟ چیت پێ بێژم؟ کڵاوبەردار، قۆڵبڕ، بێشەرەف. هاتکیتە ناو خانەوادەم وەکو مەحرەم دانیشتگی. دەسەوە هاوڕگە و سەر ژنەکانە قەوم و خوێشە. چون وەمان زانیگە ئامۆزاگی. کی تۆ؟ تۆ کی؟ ئێمە پابەندین بە ئایندەیەک کە تێدا داهاتەکانی دەوڵەت لە بەرژەوەندی تەواوی سووریەکان بێ. یعنی چانەفتەکان هەنە ئێوە نییە؟ چانەفتەکان وا ئەتان دزی بەشتانە کرد لەگەڵ بەرادەرانە ئیقلیما. ئێستایتر ئەو هاش و هوشە پوڵە نەفتمان هەسۆنە خۆمانە و ڕای ئەگرین و 12,000 نەفەرمان بۆ نەفت و گاز داگە. یعنی ئێستا ئەمتە تەحویلدا فیشەکێکیان بۆ نەتەقاندی تەحویلێدا. بە شێوەیەکی دادپەروەر و یەکسان. دادپەروەر و یەکسان یعنی چی؟ ئەمە کولیگوییە، یعنی چه سیستمێک، چۆن، چەندێکە، لە چه کەرتێک و لە چه مؤسسەیەک و ئەڕوات. تۆم توڕەهاتە بۆ کێژی بۆ ڕای گشتی یا بەم توڕەهاتە تۆ گەرەکتە حکوومەت ئیدارەکەی. عەزیزیان وەختی تۆ ئێژی دابەشی ئەەکەم ئێشێ بە شێوەی مادی قسە بکەی. خواوەکیڵی دابەشیەکەن، وجدانەن دابەشیەکەن. چۆن دابەشیەکەن؟ ژە کاورایەوە کاورایەکی لای ئێمە جعبەی شیرینیدا وتی دادخوا دادپەروەرانە دابەشیکە. کاورا ڕووی 5 شیرینی داوە یەکێ هیچی نەداوە دانێ. دانەیەکی داوە یەکێکی تر. کاورا باینی کەوتی کاکە وتم دادپەروەرانە بەشیکە، یەکسان بەشیکە. وتی کاکە تۆ وتە دادپەروەرانە بەشیکە. نەوت چۆن؟ من خواوەکیڵی بەشم کرد. و یەکێ ئەیدەم و یەکێ مەیدەم نییە نایدەم. و یەکی جوانیم داگە و یەکی نایدەم. و یەکی پوڵم داگە و یەکی نایدەم. تۆ بێژە وجدانن بدە تا منێکی دانەیەکم بایەوە گشتیان. ئێستا تۆ ئەمانە سەبارەتە بە دەوڵەت قسەکەی مؤسسات گرتنە بەش. ئەمە چییە؟ ئەمە ئەم توڕەهاتی وتکتە مەزڵوم ئەمە چییە؟ ئەمانە فکرەکەن ئەم مەردەمە کوردە خوێگی نییە. هەرکە لەو لاوەتێت هەر غەڵەتێک ئەکایشی بیکات و تو احترامی بۆ دابنی، چون ئەم غەڵەتکەرە. غەڵەتکەرە گەورە ئەمەسە.
لەگەڵ لە بەرچاوگرتنی ئەو ناوچانەی کە لە سەردەمی ئەسەددا پەراوێز خراون ئەو ناوچانە کوێن کە پەراوێز خراون لە سەردەمە ئەسەدا چۆن پەراوێز خراون ئەم خەڵکە هەڵسانە وتیان ئەسەد حکوومەتە فرقەییە ئەکسەریەتە خەڵکە سووریە سنیە ئەمانە مشتی عەلەوی فرقەگەران دایان پڵۆساندگە سووریە ئێستا و ناوچانە داخراون ناوچەی سنیشین ئەکسەریەتە سووریەی ئایندە دەبێت سوپایەکی نیشتمانی هەبێ بەرگری لە نیشتمان کە ئەحمەد شەرعیش وتی ئەمە کاورای لای ئێمە وتی تەجروبەم کردگە ماڵ حتا پەنجەرەی فرەوی ڕووناکترە یەکێکی تر پێی وت عەجەب تەجروبەیەکە کردگە ئافرین بەڕاستی تۆ ئەزمونداری دێخۆمە قسەی ئەحمەد شەرعە یعنی ئەتوانی بێژی سوپایەکیشی نەبێت ئەتوانی قسەی وا بکەی خۆ ئێوە دیتان قسەکانە من و هەفتەگە لە ڕابردوو و ساڵگە لە ڕابردوو دروست لاو دەرهات ئەمە هیچ نییە خۆ ئێستا 12,000 نەفەر بۆ مرد کاورا هەڵەگەڕێت و واجواوەتەوە داتەوە زانیتە کورد ئەحمەقە وەکو خۆی ئێژێ ئێمە بە مەسئولیات و هەڵس و کەوتەکەین ناگوێ بگرە ئێوە هەرچی شتە تێکەڵتان کردەگە مرۆڤ شۆڕشگێر بۆیە ئەبێتۆ شۆڕشگێر چون وەزعیەتە ئێستایی زۆر خراپە بیریش لەوە ناکات و دوژمن چەنێ گەورەس وەکو ئەنتیگۆنە تراژدیە خوڵقێنی یەک متەناهی لە بەرامبەر نامتەناهیە کە ئاویسێ شۆڕژگێرانە قسەکە محافزەکارانە قسە ناکە چون ئەگەر محافزەکارانە قسەی کردایە ڕۆژە ئەوەڵ کە ئەسڵحەیە گرتە دەسۆ هیچکە نەڕووی لای ئێوە لەبەرەوەی پرەنسیبتان نییە بەرودواتان نییە ئارمانتان نییە ئامانجتان نییە هیچێک نییە کۆمەڵی بە کرێگیری ئاگە دروست کریاگن وەزانە بەم پاساوانە ئێوە مەسئولیەتان بەرامبەر بەچی هەست بە گیانە خەڵک کورە ئێوە ڕۆحە کوردتاندا پڵۆساند ئێوە تەجاوزتان کردە ڕۆحە کورد ئێوە تەفرەقەتان خستە ناوە کورد ئێوە منافق بوون دوو کوردم ڕۆ پێکەوە نەیانکری ئێوە شوناسە کۆلێکتیڤ و کۆمەڵە ئێمەتان شێواند ئێوە لە ئێمە خەڵکێکی دروزنتان دروست کرد خەڵکێکی ڕیاکار هیپۆکرات خەڵکێکی درۆزنتان دروست کرد ئیسە تۆ ئەفوکە من شارژە ئەو مۆبایلمە نەما ئیسە تۆ وەناو ڕۆژئاوای کوردستانە چوار پارچەی وەڕەسمی سووریت سوالە سووری بوونیشەکەی 12,000 نەفەریشێ لە خەڵکە دیوان دەرە سەقزبانە پاوە جوانڕۆ برداوە کوشت وتت ئەگرا ڕۆژئاوای کوردستانە ئیستا دەستیان بۆت نەورگە تو خۆتیژی ئیدارە مانگەرەکە قیمانتێ لە حکوومەتی قەومی بەڕێوەبەریەکەین پۆلیسمان پێبەن سوپای ئەبێ هەبێ سووریە داهاتەکان دەبێ بدرێ بە هەموو خەڵکە سووریە کارتان تەواو بوو دێمە یانی هیچ ئەمە یعنی جمهوری ئیسلامی لەمە زیاتریش ئەدایستە لەمە زیاتریشی داگە تورکیە لەمە زیاتری داگە بعد تۆ گەرەکتە بێژی ئەمە ویستەکانە ئێمە بوو بەدەستمان هاورد خوا حافیز دوێکە دۆران کاڵکان ئەعلامی کردگە ئەوانەی قەندیل بابێنەوە یعنی ئەوانەی سنە و کرماشان و جوانڕۆ و سەرگەردانە بەدبەختەکان ناوە کوبانی و ڕۆژئاوا بابێنەوە
تەواو من ڕاستم وت ئێوە کۆتان کردەوە ئێوە مەئموریەتتان تەواو بوو ئێستا ڕۆژاوابازی تەواو کوردبازی تەواو ئێوە ئیدعا ئەکەن دەوڵەتی تورکیە خەیلێ بەهێزە خاز گوێ بگرە خەڵکە تورکیە ئێوەمانان ئێوە کورمانجە تورکیەیە پێکاکایی و تورکە تورکیەیە پێکاکایی و تەمام ئەم کوردستانتانە ڕاماڵی و ئیستا لە ناوە دوو سۆشیال میدیا ئێوە باسە ڕۆژ ئاوان ناکەن چون مەشغوڵن بە عەرەبانە و دۆنر و کەسابەتەکەن و پوڵ دەرتێرن کاتتان نییە دەبێ ئابووریە تورکیە بڕاتە ڕێوە و واتان کرد بە خەڵکە ئێمە و لە کوردەوارە داگیرکریا بەلای سوودیە و عێراق و ئێران کاولکاریە مطلقتان دروست کرد ئەوەڵەن تورکیە وڵاتێکی جوتیاری وە خدەماتیە وڵاتە سەنعەتی نییە هیچ وەخت نەبووگە هایتەکیش نییە تورکیە یا بیبەر ئەفرۆشێ یا دۆنەر ئەفرۆشێ یا سکس و مەشروب ئەفرۆشێ ئەمە یەک دوو تورکیە تەنیا شتێ لە ئیسلام هەسی حافزی ئیمپراتوریەت عوسمانیە حافزی ئیمپراتوریەت عوسمانی دەوران شکۆی عەرەب نییە تورک وەختێ سەر دەرتێرێ کە عەرەب بێشکۆ ئەوێت دەورانە گەشەیە تورک ئاڵتاییە مۆغۆل دەورانە نابودی عەرەبە ئەمە یەک دوو ئۆردۆغان ئیخوان المسلمینە و ئیدەی ئیخوان المسلمین 1928 لە مەسردا هەندرێت مەسری سووریە نە تورکی تورکیە گەرەکی ئیمپراتوریەتە ئیسلامی دابنێ وە چیوە وە کام گەڵوقمەوە وە کام قوبورە متەبەڕەکەی ئیسلامی وە لە تورکیە کورە تورکی یەک قاری قورعانە دەنگخۆشی نییە بانگیش لێ ئەدا و لەهجەی تورکی لێدا الله ئەکبەر الله ئەکبەر بەچی گەرەکی هێژمونی بەسەر جەهان ئیسلام و بکە بەچی بە ئابووریە گەورەی بە پێگەی دینی و مەزهەبی یەک فەقیهە گەورەی تورکم پێنیشان بن لە تووری تاریخیانە کە لە جەهان ئیسلاما ناوداروێ سەبکداروێ دەستداروێ تورک دەیخۆم ئەدعای ئیمپراتوریەتە ئیسلامی هیچ تۆ دەبێت کەرەستەت بێت تا ئەدعای بکەی سووریا لە زمانی ئیمپراتوریەتە ڕۆمۆ هەست سووریا ڕۆم بوو کە ئۆمەوی گرتی بە قەوڵ خۆیان پایتەختە ئۆمەوی بووگە ستونە ئەدەبیاتە عەرەب والناسيوناليزم عربي متأخريش بوغا امرو أحمد شرع بشار سدنا ماغا بوچی أحمد شرع بچه توس تو دروسه کرگا تو چه که دروسه کردوی بچی دروسه کرگا لترکیه چنوکتر هر خویسی لترکیه دستر هر خویسی ترکیه فلسی بو کس خرج ناکا نایچی که حیچ وقت نیکرگا بەچی ئەحمەد شەرعی دروست کردگە ئیدەکە کە هەنە ئەو نییە پولیشی خۆ نەداگە کارم بەوە نییە کە زەمانێک کە گەماڕووی بەشار ئەسەد بوو مەرز زەمینیە تورکیە توانی لۆجستیک و تەدارکات لە جێگای ترۆ بێرێت دێمە بە تورکیە چڵفێکی هەست ئیستە تورکیە بە ئابووریە داڕەمیاک لە سووریە ئشێ دەسە ئەحمەد شەرع ماچکە یا ئەحمەد شەرع ئێشێ بەچە ئۆردۆغانوێ بوو ئیستە سووریا چەپ و ڕاستۆ ئەوێنی هەیئەتە بەحرین هەیئەتە عمارات هەیئەتە لیبیا ڕاتە ناوی هەیئەتە ئوروپایی ڕاتە ناوی قەرارە بە سووریا کۆمەکە ماڵی بکەن گەمارۆکانی لابوون سووریا چ پێویستی بە مەرز و سنوورە حیزە تورکیە هەست خۆی دەستڕەسی بە دەریا هەست مضافە بەرەمەی کە 300-400 میلیارد دۆلار ئشێ سووریا بنیاد بنێنەوە تورکیە ئیشتە ئیشێ سوڵکە تورکیە کرێکارە خەدەمات فرۆش
کۆمپانیەکانی بێن لەم 100 ملیار دۆلارە پارە بەدەست بێنن ئێشێ فرە ژیرانە بڕواتە ڕێوە ڕووداری بکە دارەورنە ڕۆحی لە چاوپێکەوتنەکەی هاکان فیدان و ئەحمەد شەرع هیچ قسەیەکی هاکان فیدانی تەئید نەکرد نەچوە ژێری باری ئیستا کامە گەماڵ باوکە ئێژێ تورکیە فرە دەسی هەست لە سووریە تورکیە غەڵەت ئەکا لە سووریە ئزهارە قودرەتەکە هیچ پێویست ناکە تورکیە لەم قسانە بکە تورکیە قسە تەحریکا میزانە بۆکە تورکیە تۆی پێکاکە ئەگەر ئەمنە قەومیت بۆ ئەو کارە ئیسرائیل بە حەماسیەکە بە تۆی ناکە ئیسرائیل ئێژێت ئەوەی تهدید ئەمن قەومی ممکن نابوو یەکەم 15 مانگە بە هەموو هێز و تەوانی و حەجی ڕۆژە بە تانک بە تۆپخانە بە هەواپەیما بمبارانی غەزایەکە هەردووەکە بمبارانە حوسیەکانی کرد پێرەکە بمبارانە لوبنانیە کرد دوێکە بمبارانە سووریەیە کرد ئایا ئۆردۆغان ئایا تورکیە قەهرەمانانە ئەرتەشە ناتۆ هەواپەیما F-16 دارە بایراکدار باوەڕەکەی من نەمدی لە تو لەم ساڵانە ئێوە بە ماوەی 1 مانگ پشتە سەر 1 قەندیل بمبارانکەن حتا بنبڕیانەکەن چۆن تۆ شەڕەواناکەی تەکیانە ئیسرائیل شەڕواکە چییە پوڵتان نییە فرە سوالکردن دڵتان نایە 1 ملیۆن دلار بۆم فڕەدەنە خوارە و ئێشە 500,000 دۆنری بۆ بفرۆشن تا بۆمێ بسێنن چییە پێکاکە بەهانەتان پێدات بودجەتان تەمینەکات لە خەڵکە کوردە کرمانج کرێکار ئستثمار پەزیری دروست کرد بۆ دەوڵەتە تۆ چۆنە دەوڵەتە تورکیە نیگەران نییە لە وجدانە 30 ملیۆن کورد پێی بەربخوا باوەڕەکەی ئێژی ئەو جەمعیەتەی ئێوە نە کوردن نە ئاتفەیان هەست پارە هاری کردگەن چۆن تورکیە جورئەتەکا بێژێ من کوردکوشی ئەەکەم 30 ملیۆن کوردی واتیە خۆمەینی ساڵە 57 جورئەتی نەکرد بێژێ ئێمە کوردە کوژین وتی ما با کۆفر میجەنگین با کورد نەمیجەنگین ئێمە لەگەڵ کووردا شەڕ ناکەین لەگەڵ کوفرا شەڕ ناکەین کێ خەریکە تورکیە دخاڵەت ئەدا لە سووریە کێ قاچە تورکیە کاتەوە ناو سووریە تورکیا و ڕۆڵەسە سەرباز بکێشێتە ناو سووریە داگیر کایستە لە ژێر دەست ئەحمەد شەرع واقعاً ئەو کوڕەسە بابی کابزانم بزانم تورکیە ئابووریەکەی و گەڵوقنە بەشە ئەوە ئەکا 3 مانگ شەڕکە تورک تەحملە خەرجکردنە 100 ملیار دلار پوڵیان هەست و چەک و تەقەمەنی هەسیان ئەو پیاگیانە واتیا تورک ئەمە کێم پرۆپاگاندا ئەکا بۆ تورکیە پەکەکە تا بمێنێتۆ پەکەکەیەژی تورکیە زۆر قێزەونە فرە فاشیستە خۆیشی بەشدارە لە دەوڵەتە تورکیە خۆشی وا لە ناوی موسساتە دەوڵەتە تورکیە خۆیشی هەرچی بیزینسە میلیاردیە لە ئوروپا کردی گەشتەوە بۆ کورمانجەکان و بۆ تورکەکان مەحسوڵاتە تورکی بفرۆشێ تورکیش دیلایتس بفرۆشێ ئەو تەماتەی تورکی بفرۆشێ پەنێر تورکی بفرۆشێ کە بێتەوە پارە و بڕواتۆ ئەگیرفانە دەوڵەتە تورکیە یعنی کێ گەرە کێسی تورکیە ئەوە مهمکە لە سووریە دادەی بێن تەوزیح بن بزانن ئەحمەد شەرع چۆن دروست کراوە دەسە سووریەس تورکیەس ئەفوکەن چۆن تورکیە پلانی دانیاگە وابکا بە سووریە تورکیە کێس کە پلانی دانیاگە بۆ سووریە ئەی بۆ 3 ڕۆژ بەر لەوەی حەڵەب بگیرێت ئۆردۆغان داوایە کرد بەشار ئەسەد ببینێ بەشار ئەسەدیش پێیەوت فەکۆف بۆ تورکیەتان کە گەسۆ لولو تورکیەتان کە گەسۆ قارەمان
ئێوە گشتان ئیستەیشەوەنە توولەکانە عوسمانی وا ئەنوار نەخەڵکە ئێمە دەئیستە کێ حەساو لە تۆ کێشێتۆ کوردە سووریەت لە بین برد فرسەتە ئەوەت لیان سن پیای گەورەیان تیابێتە دەرەوە کۆمەڵە دەموچاون ناشیرین وەکو ئێوەی لەهاتە دەرەوە دە ئێوە تێتان نەچەخێت کەسی ئێخەتان پێگرێت پێتان وا بۆ ئەیشێون و ڕەند و کاسەت لێ ئەدەین و تورکیە زۆری هاورد بۆمان و ئێمە زۆر ژیر بووین و تۆ بەچی زۆر ژیر بووی تۆ بۆ ئێمە زۆر ژیر بووی تۆ بە هەڕاجکردن ئێمە ماگی تۆ پوڵ دەرتێری بابەت دەسەڵاتی تۆ هەرەوەسە ببیتە دۆڕان کاڵکان کاورای خوێڕێوا لە دەرە تەرمیناڵ سنە بانپیتی یەکرد بۆ خەڵکی ئەمڕۆ خۆتە کردگەوە ڕاهبەر ملیاردها دۆلار وا لە ژێری دەستا هەنێ ئەحمەق بە بەردەست و تێن و ئەچن دەسەڵات ئەوەسە تۆ گرتکتە وەلێ تۆ هاتی لە مردمە ئێمە مردمە بێبەرودووە دروست کرد مردمە ڕیاکارە دروست کرد تۆ اتحادە دەروونە مردمە کوردە کوشت تۆ هاتی تەفرقە دروست کرد دوێکە عارف معاون ئەوڵە پزیشکیان معاونە ئەوڵە پزیشکیان وتی ئوستانەکانە ئێران خۆسەری دموکراتیکیان ئەوێت دوێکە ئوستاندار یعنی قایم مقام محافظە ئەوێت و ڕئیس جمهورە سەرۆ کۆمارە ئوستان تەوامە کوردبازیەکەی گشتان بوو ئیدارەی ئاو و فازڵا و کارەبا و محەتە و ئەمانە خۆمان ئیدارەیکەین بعدەم خۆمانە دەقیقەن کێس تەواو خەونەکان و کورد هاتە دیستایەوە بوونە سووری کرێکارە چاڵانەوتەکانە جەزیرەن ئەمانە بوون و دەستکەوت ئێمە دیمان ئەمانە خەریکن سناریۆیە سەرکەوتن و شکەست و ئەمانە تێکەڵاو بۆ خۆیان دروزەکەن دوێکە دۆران کاڵکان ئێژێت پەکەکەیەکان بێن و ئای دۆران کاڵکات بۆچی پارەکە نەتەوت ئیستەم قسە بۆەکەی چون دەوڵەتی سووریای جدی تەکلیفی مشخص بوو گەوتۆنە گەرەکە بەهانە بیتە دەسە ئەوان و واقعانیش جێگەیان نییە و ئیستە ساحیبی هە سووریە تۆ بۆ نەویتە ساحیب سووریە تۆ مەگە سووری نییە تۆ غەریبەی تۆ سووری دیتر تۆ بۆ نەڕوویتە دەمەشق تۆ بۆ لەگەڵ معاناتە خەڵکە سووریە نەبووی ئیستە ئەم کارە بۆکەی کۆ بووە و جەمیەکەن و تەواو جا تۆ فکرەکەی ئاواتوانی لە قەندیل دانیشی من ڕۆژە ئەوڵ پێتانم نەوت نابوودتانەکەم پێتانم نەوت دەموچاوە واقعیتان دەرەخەم دیتە ئیستە ناتوانی بە عینوانە دەستکەوت بیفرۆشی تۆ بە عینوانە زۆڵ و سیاسی بوون بیفرۆشی تۆ ناتوانی بیفرۆشی تۆ بزانە تۆ وەختی هاتی تەقامشلو بە هاوکاریە بەشار ئەسەد و ئێران نەتوت تەکە نظامە سەرمایەداری ناوێ شەڕ بکەی نەتوت مەسئولیاتە هەست وتە سەرهەڵدان سەرێکیان بەرێ خۆدان لە ناو زیندان ئیستە وا دیارە ئێوە کەوتگنە بەرێ خۆدان لە ناو بیابان و توالت و مستەرا و خیابانیشە ئیستێژی وەڵا شەڕێک چکۆمیان پێ ناکریەوە مە سوورین و ئەرتشیشی گەرەکە و داهاتەکەیش ئێشێ بەدەستی دەوڵەتەوە بێت و دەئێمەیسە تۆ چیت کرد تۆ چیت کرد زد ئینقلابە سووریە زد ئینقلابە مردمە کورد چیت کرد تۆ کورد نابود کرد نەتهێشت زەرفیەتە ئینقلابی لێ بێتە دەرەوە نەتهێشت ویستی تەبیعیە کوردان بێتە دەرەوە نەتهێشت زۆر و مەچەکی کوردان بێتە دەرەوە تۆ کورد کۆمەڵێ مشەخۆرە دروزنە هەزار ڕوویە چاو لە دەستە کۆیلە دروستکردەوە وەکو کرمانجەکان کە تۆ دروستەکردن لە تورکیە وە تۆ دروستەکردن
ئیستا زانی تۆ بۆ ماگی تۆ دەوڵەتە تورکیە تۆ بۆ تێڵێ تۆ بەشێک لە تەمینە بودجێ دەوڵەتە تورکیەی بۆیە دەوڵەتە تورکیە تۆ لە قەندیلا تێڵێتەوە بۆیە تۆ شەبەکەیە گەورەیە تجارەتە لە تورکیا هەست بۆیە دەوڵەتە تورکیە تۆ بە عینوانە گێرە شێوێنە ئەمنیەتە قەومی وەکو ئیسرائیل تەعاملەتەکە ناکە بنبڕ ناکە سەرچاوەکانە ئینسانیت سەرچاوەکانە پووریت جێگەگە لە تەمەرکوزت لە بین ناوە وشکی ناکە تۆ هەرماگی تۆ هەرزگاهی ئەحمەقی وەکو ئوردوغانیشی بێت تۆڕەهاتێک بێژێ کە نە دیپلۆماتیکە نە زوانە دیپلۆماسیە نە ئەو حەقی هەست دەخاڵەت بکات لە وڵاتە دەراوسێ ئوردوغان بە چه حەقی کۆم قساکە ئوردوغان ئەگەر ڕاستیە کرد تورکیە دەوڵەتە ئەویش 20 ساڵە مؤسساتی واوە دەسۆ مؤسساتی هەست ستادە کورد لە ئەرتشی هەست دەستگای ئەمنیەتی هەست دەستگای دیپلۆماسی هەست ئەتوانێت پەرنامە و پلانداڕژێنێ هەیئەتە دیپلۆماتیک بەهێنێرێ بۆ لای دەوڵەتە جەدیدە سووریە ولا شێوەیە دیپلۆماسی و قەواعد بازی بینالمللی بڕواتە بەرەو نەها ڕەحاڕ و تهدید بکات لە پشت دووربین سەرۆکۆمارە وڵاتت تهدید ناکە لە پشت دووربین خومینی ڕاهبەرە ئێران بوو تەشەریەدا تهدیدی نەیەکرد تەشەریەدا و ئەبولحەسەن بەنی سەدر ئەوەڵین ڕێی جمهورە منتەخەبە ئێران وتی من بە ئاغای بەنی سەدر نەسیحەت میکنم نەسیحەت یەکەم 2 ساعتی بەسەرم نەچوو بەنی سەدر لە ئێران دەرچوو بە تەشەری ئەگەر ئەو عاملە ماندەگاریە ئێوە نییە و ئێوە عاملە و ئەبزارە دەسە دەوڵەتە تورکیە دەوڵەتە ئێران و دەوڵەتانە منتەقە بۆ ناوبوودی و کەپەسیتی پۆتەنسیەڵە کورد نیەن چیتر تۆ هێش کەسەوە بڕۆم سرودەکەی یەپەگە و یەپەژەت بێرم کچ کوردان کۆڵ نادا ئەڕواتە شوێنە دۆزە خۆی مێرخاسە وارێ خۆیە بەسەبا لێ بە باوە بیرە بێرمەوە گەلێ کورد نەکۆیلەیە شەڕوانێ دۆزا خۆیە مێرخاسێ وارێ خۆیە هەی 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 ئیستە چی ئیستە وارێ خۆی کوێ بوو سووریە مێرخاسە کامە گەل بوو دۆزی چییە ئیستە دۆزی هێروینە دۆزی تەوەهمە هەی 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 تۆ خەجاڵەت ناکێشی لە سرودەکەی خۆت تۆ ئەم گشتە تەناقوزەکەیتە کوێی گیانە خۆت تۆ بەمە خەڵکە نەداوە کوشت کە چاکورد نەکۆیلەیە پڕ چاخۆ پڕ شۆڕەیە لە چاخۆ پڕ سوورەیە ئیستە تەواو یەپەژە تەواو بوو لێ بدەم ئەمە سرودی یەپەژەس سرودی یەپەگەز تۆ بێبەر و دوای بێ ئارمان ئیستە جواوە دایک و باوکە ئەوانەی وا بەناو ڕۆژ ئاڤە
برددان تەکوشت کاورای بە کرێکی یاگە فاسد چیە دەیتۆ جوابیان چیە دەیتۆ ئەم خەڵکە بۆشی ئێشێ ئەحترام قاعلوێ بۆ ئەوانەی تۆ کوشتکتن بۆ سووریە بۆ هێشتنەوەی ئیتحادە سەرزەمینیە سووریە بۆ ئیدارەی محەتەی کارەبای حەسەکە سەخیف قسەکەی بێشەرەفنامە دروست بوو کورد ملەتێکی ئەحمەقە بە فیتنەیەکی بچووک بە کارێکی بچووک فیتنەی گەورەیەکە بۆ گرتنە محەتەی کارەبارێک 12,000 نەفەرتان داوە کوشت بعد ئەمانە گیانفیدایە مەیەن واقعاً کێن گیانفدای کێنیسە شهيد في سبيل الله شهيد راه شهوة شهيد راه چين والله براجع جیهان گازی پێهانی لە جەنگا گەل ڕاسانە لە جەنگا گەڵە کێ ڕاسا دقیقاً لە ناوەڕاست گەڵە کێ ڕاسا کامە گەڵ ناوگەڵە تورکیە ناوگەڵە سووریە کامە گەڵ مەرتیکە جان فدا تۆ نامری قەهرەمان تۆ جوامێری جان فدای کی بوو جان فدای دۆلار مەتامەعی وڵاتە متحدەی ئەمریکا جان فدای کی بوو چۆن جان فدای ئەم ڕێگە بوو قەهرەمان تۆ خۆشمێری ئەم خۆشمێرە حیزانە ئیستەوانە کوێ ئیستە یەک دانە خۆشمێرم بۆ دەرخە بترازێ تۆ بووگە یەک نەفەر مخالەفەتتەکانەکە یەک نەفەر ئەمانەی تۆ پیانێژی قەهرەمان تۆ جوامێری واقعاً جوامێریشتان واتیا کورە کاکەی وە هەرچی شتە فاسدتان کرد جوامێرتان فاسد کرد کولتورە کوردتان فاسد کرد ئێوە نەتان ئەوت کۆمەڵگای کورد کۆمەڵگای دواکەوتووی پیا و سالاری سونیە باوەڕەکەی ئەحمەد شەر سوارە ملتان بوو یەک ژنچی قەناکەیسە ئەحمەد شەر سەلەفی جەهادی و ئەوە نەڕیشوو چوارچواریش لێتان بخوازێ میسیاریشتان تەکا بکات ناقص العەقڵن حەقتان لێ قسە بکەن ئادەی بۆ ئیمڕۆ قسە ناکەن دۆستان تەواو بوو ئێوە شەڕتان کرد ئەحمەد شەر بێتە سەرەدەسەڵات چۆن هێشتا ئەحمەد شەر بە تەنهایی بڕاتە سەرەدەسەڵات تۆ ئەگەر مێرخاس و ژنخاسی یە پەژە چۆن ئیستا ئەو پڵنانەی یە پەژە چەلەنگ و پەڵەنگ و ئەمانەتە نانت کاکە گیانی من ڕەفیقەکانمان نەداوە کوشت ئەحمەد شەر بێ بڕات دەمەشق بگرێ ئەگەر دانە بە دانەمان کوژیاگی نایڵن ئەحمەد شەر دەمەشق بگرێ درۆزنوی بۆ ئێوە ئەوەنە بێبەر و دوان دەستکەوت دا ئەو دەستە بکەرە بزانم کەوتەکەی چەندێک بوو
باکوور باشوور ڕۆژهەڵات ئێوە کردتانە پۆخڵەوات گەوا باوک باکوور باشوور ڕۆژهەڵات ڕابن ئەوە خۆر هەڵات واقعان خۆرە کوێ هەڵات خۆرە ئێوە هەڵات قارەمانانە سووریەی داهاتوو ئیستا ئێوە لەوێ خۆرتان هەڵاتوو هەتا ئەقلیم و کوردستانیش ئازادنە و ئیستا تۆ ئەوم حەتەی کارەبای قامشلو و ئامانجەکە پێکا بەرادەران مەسعود بارزانی و بەرادەرانە یەکێتی نەیان پێکاتۆ پێکا باکوور باشوور ڕۆژهەڵات ئاوا خۆر هەڵات نیروتانگەرەکە کورمانجی تورکیە سەری شلووقە دەستفرۆشیەکە و گارسۆنە ناو ڕستورانە و مستەخدمە ناو هوتلە و جاکەشە پشتە محەلەکانە ئاکسارایە وەختی فرە پڕە ئێمە فرە بێکارین ئێمە فرە بێکارین و نیر و بین و تۆ ڕاستیشەکەی خۆ 12,000 نەفەر لێیان داوە کوشت ڕزگار بکەن وارە خوا کوێ ئیستا ئێوە ڕزگارتان کرد وارە خوا خەجاڵەت ناکێشی ئەم سرودانە لێ دێتەوە بەعدەن وەم توڕەهاتەوە مردمتە بەڵبەخت کرد یعنی ئیستا دانەیە مەریوانی چی وەتوێژیت وا لە ناو پێژاکە چیت پێژی خوێڕی چی ئەم مەملەکەتە گەورەی نییە دوو شەخەڵبا لە سیاسی ئەی بۆ حەزەکەن بەوەی کە لە ئوروپا ڕێی جمهورەکەیان گر هێلکەیەکیان لێدا ئیستا ئێمە حەقمان نییە هێلکە بۆ ڕینەوە بۆ ئێمە ناتوانین کارە بکەین مەرتۆ نایژی من فرە ئاقڵ و فرە ژیر و شۆڕشم دروست کرد و فەلسەفەم بوو یا تۆ دروستیان کرد فاسد داهاتی کەرەسەیان یادەسە چۆنە ئیستا من بەرە پێگرمژمە ئەم سیاسەتە تۆیەکەی تۆ جاشە کوێی مە تۆ خۆت وەدەمە خۆت نایژی ڕزگار بکەین واری ئەمە واری تۆ کوێ سووریە تورکیە دێ ئەگەر من ئێرانیم جاکەش سووریەی بوونە تۆ بە من چ ڕەبتێکی هەست دێ ئەگەر من ئێرانیم من تۆی سووریەی دا ئەپڵۆسێنم قۆڵە ئەوڕم بۆ بەرژەوەندی خۆم بەرخۆدانە شێرایە ئێوە مەنزوورتان بەرێ خۆدانە کورە کاڕە دەمی نەکرد گەس و ئەم حەچیشە تەحویلیدا گازی تەحویلدا نەفتی تەحویلدا خۆسەری دموکراتیکتان تەحویلدا بوونە ئیدارەی مەحەلی تو شێرە بەردانی ئەم ماجەرای کوردەوارە داگیرکریا گەلای سووریە تڕۆکانە قەندیل فاسدەکانە قەندیل من 10 ساڵە پێشم تەحلیمە دەربارەی ئێوە کرد وتم ئێوە مستەخدمن دروزنن کاولن بەرساختن تا کورد نابودکەن کۆمەلگای کوردتان نابود کرد ئێوە هاتن کۆمەلگای ئێمەتان شێوان دەژێرە ناوە شەڕتەکەم پیاکسالاریە فرقەسازیتان کرد لە ناو ئێمە یەکدەسی ئێمەتان لەبین برد ئەوەی نەمادە اتحادە ئێمە بوو شێوانتان ئیستا دانەیە چیقەچیقکەرە پرچڕشکنتان بەرامبەر بە ئەحمەد شەر هیچ گویە ناتوانێ بخوا هەر بۆ ئێمە زرم بوون نە هەر بۆ جامعی ئێمە زرم بوون نە ئیتر شەڕ ئیسلامە سیاسی ناکەن نە نایکەنەوە من 10 ساڵە وتم کە ئەم ڕۆژە حساوتان لێ بکێشم بام پێتان بێژم من نایڵم ئێوە ئەمانە بە عینوان دەستکەوت بفرۆشنەوە و نایڵمێتر لە قەندیلیش دانیشن من دانێ شوان فێرەکەم تەکە تۆی بەکریگیرا و فاسدە دەوڵەتانە منتەقە ڕەفتارێتەکە خائنی کابکاوە و خاکە وەکو زۆڵێکی متەجاوز بنوارڕێ بێتە داوەختە پێت چابتەکەم ها کڵەشینکۆفەکان ئەمڕۆ کار ناکات لە ڕۆژ ئەڤە ئیتر کار ناکات تۆ کڵاشینکۆف فقط بۆ کورد هەست
ئەرباب دەستورە پێبا کورد بە خەت ئەەکەی بۆ ئەرباب ئەیدەی وەکوشت ئەنە تۆ ئێرادەت لە خۆت نییە تۆ ئەوەنە پیاگ نییەی تۆ هیچ وەخت پیاگ نەوگی بێ بەرەو دووە تۆ نە ئیدەت بوو نە ئارمانت بوو حەچێکنە و ئەزانیتە لەناوە ئەم جامعەوە ئێوە فاسدتان کردگە بە ئەدەبیاتە فاسدتان بە ڕیال پۆلیتیکەی وی تۆ ئەمەسە ڕیال پۆلیتیکەکەت ئەمەسە تۆ مەسئولیت سەرەوێتۆ تۆ مەسئول شکست و مەراقە دەرونیە مردمێکی تەفرەقە و ڕیاوی لە ناو مردمێکە وا ئەمڕۆ ئێمە کۆمەلگا نەماگی وا پیای گەورەمان تیا نەما وا خەڵکە کورد ئەمڕۆ نازانێت کێ دۆسە کێ دژمنە نازانێت چی بکە نازانێ وەوانەی کوشتت کە کوڕ و کەنیشتینی لەعنەتیان بۆ بەنیرێت یا لەعنەت لە سادگی و حماقەتە خۆی بکات یا چەپڵ لێدا بە باڵای زۆڵە بێدایک و باوکەتووە کامیان بۆ نەڕوویت دەمەشق بگری مەگەر تۆ شەڕوانی وارێ خۆ نەویت نیشانە بەم دەم و چاوەکانتانێژی قەرەچن دەگرا یانە ئێستام حیزانتە بۆ چی و تۆ ئەگەر بۆ سووریەت نە و بۆ دەمەشقت نە و بۆ ڕۆژە ڕۆخاندنە ئەسد لە دەمەشقتانەوە ئەمانە چی بوون حیزە کوێ بوون بۆچی ڕاتگرتن نەدەتوانی هەرە وەختەم قسانە بکەی بڕۆی دەمەشق بگری مەگەر تۆ سووری نیەیت کورە بێ شەرەف مە تو سووری نیەی بۆچی ئەحمەد شەرعیشێ ئەو شەرەفەی بوێ ئەوە نە پیاگوێ بتوانێت دەمەشق بەرەی تۆ نەیگریت ئەسلحەت نەبوو پوڵت نەبوو نیروت نەبوو ئیدعا نەکرد سووریت تو هەر بەچکە ڕەعیەتی حەزوە ڕۆحە فەقیرە حەزوە سواڵەکەی ها 10 ساڵە پێش هوتەرەتانە هاوردە من بە ئێوەم وت من ئێوە نابوو دەکەم من ئێشی بووگەنە ئێوە لە لاشەی کووردا دەربێرم و دەرتان تێرم ها 10 ساڵە پێش بە قەتعیەت ئیمڕۆم پێشبینی کرد من ناترسم لەوەی کە تۆ ئیمکانی هەست پیاگی شویسەوە خیرەتە بەربخۆ ئەحمەد شەرە بکوژی کوشتە نە وتم ئیسلامیە نگریسە 10 ملیۆن دلار جایزەی هەست هایتە تۆ پیاگ نیەی دێتۆ بە پێچەوانی سرودەکانتی بە پێچەوانی ناوەکەتی بە پێچەوانی ئیدعاکەتی بێشەرەف هەر بۆ خەڵکە ئێمە زرنگویت یانێ تۆ فکرەکە ئێم حرامزادیە تۆە ئەوێ تۆ کاولکاریەک لە ئێمە توی پێ نابوو دەکەین و نابود دەکەین حەساوی گراتە نەکردوونە حەساوی ئێمەیشە نەکردوونە تۆ فکر دەکرد ئێمە لە جێگەی ئینقلابی دەرتین ئەڕۆینە جێگەی حاکم دائەنیشین تا تۆ باشویت و ئێمە باشوین تا مستراوەکەی خۆمان بپارێزین با خاس پێت بێژم ئەم ڕووداوی وا لە سوودیە ڕوویداگە سەرەتای گۆڕانکاریە سیستەمەکانە منتەقەس دەوڵەتانە عەرەبی هیچ ڕەوایەتێکیان نەماگە ناسیۆنالیزمە عەرەبی کە عاملە تەهدیدە ئیسرائیل بوو و یەک چەسبی بوو تا بتوانێت یونیتی لە عەرەبا دروستکات و ئەویش گرتنەوەی خاکە داگیرکریا عروبە بوو لە ژێرە دەستی یەهودی ئیمڕۆ بە دەوڵەتە قانون و مؤسسات ئەو کێشەی ئیسرائیلە حەلەوێت کێشەی دەسەڵاتداریەتیە مەلەکەکان و ڕژیمە متەزەلزلە بێ هوڤیەتە بێشناسنامەکانی عەرەبی حەل ئەوێ ئیسرائیل ماندگارە بێ و ئەم فۆرموڵە ئەڕواتە عێراقیش فرقەگەرایی لە عێراق تەواوە بێ هەر وەکو چۆن هەیەی تەحریری شام خۆی چەکەکا و ئەرتەش دروزەکە فرقەکانی شیعەی عێراقیش جەمەونەوە و جەمیانەکەنەوە و تۆ ئەوێنیت چون ئێرانی واتیە ئەم بازیە ئێرانی واتیە ئێران ئیسرائیل تێڕێت و شەریکە ئەمریکاست و ئەمە ئەقلیمە کوردستانی شامڵە ئەمەوێ با بزانن هێزە پێشمەرگە چەکەکرێ و چەکیەکەن
وەختی سەرایە سەلام خۆی چەکەکە هەشت و شعبیش چەکەکەن ئەو جار پێشمەرگە پیاگ و چەک نەوێت پارتی و یەکێتی پیاگن داینەنی پێدانین ئەرباب پێدانێت ئەرباب ئەمریکایی و ئیسرائیلی و ئێرانی پێدانێت جابا بێسن پزیشکیان خۆسەری دموکراتیک و ئوستانی بدات لە مانکای داهاتووە دا بزانم شارداری سلێمانی ئەتوانی تەکە شارداریە سنە منافسە بکە دا بزانم باڤیل خۆی ئەگرێ لە سنە لە سلێمانی دا بزانم لە بەرامبەر شارداری کرماشانە هەولێر خۆی ئەگرێ واقعاً بعد ئێوە فکرەکەن من تێڵم ئێوە قوتار بوون واقعاً من ئەتانکەمە عیبرەتە تاریخ با بزانن من وەختێ مەتن کوردیمدا ئەنیا بیرە ئەمڕۆمە کردو بیرە ئەم فراغە کە بەسەرتان تێرم ئەم کردو بۆیە من مەتنێکم دانیاگە دەوڵەتە ئێرانی 2000 خۆسەری دابنێت کورد پێسە دەوڵەتە ئێرانەکەنی و ئەیکەنی و پێسە ئێوەیشەکەنم و ئەتانکەمە عیبرەتە تاریخ دیتانە سەبرم بوو دیتانە لەحزەی لە مەیدان نەچوومە دواوە دیتانە بە قەتعیەت هەرچیەکەم و جێبەجێ بوو ئیستەیشە نەمایش تورکیەتان و خۆتان و کوردبازیتان تەواو بوو باوەڕ کە لە قەندیل کۆتانەکەمەوە و کۆتانەکەمەوە حتا ڕاوتان نەنێم نابودتان نەکەم دەست لە کۆڵتان ناکەمەوە و پێتان وانەوێ ئەمڕۆ خەڵکوە شەرم و قسەکە کۆمەڵێ بەچکە حیزبی و دموکراتی و یەکێتی و پارتی بێسە 2 هەفتەی تر 3 هەفتەی تر خاس بگەڕێت و گیانیانە وەختی تێتان قوچاند و توانۆ ئەو جارە ئەکەونە گیاندان ئەو جارە دەم بکەیتەوە پەقەقەبازی دەربێری خەفەکەن ئەها ئاپۆئیسبازیتان تەواو بوو ئەها کۆمناڵ بازیتان تەواو بوو جاشەکانە ئەمریکا و ئێران ئەها ئێوە هیچ ئیدە و ئارمانێکتان نەبوو ئەها دەرکەوت حرامزادە بازیتان کرد و ئشتباتان کرد ئێوە ڕۆژهەڵاتە سووریە بوون ڕۆژ ئاڤای هیچ کوێ نەبوون ها پێتان وت ڕۆژە ئەوڵ جەهەتە جوغرافیایی ناو نییە بێشەرەف ڕۆژ ئاڤا من ئێژم کوردەوار داگیر کریاگە ژێردەسە کۆرپۆرێشنە ئێرانی تەمامش ناسنامەکەی پێدەم تا تۆی حرامزادە بە جەهەتە جوغرافیایی کە هیچ هەستێکی تیانە ئەگەر تۆ بتوتایە ڕۆژ ئاوای کوردستان گەورە کوردستان داگیر کریاگە گەورە ئەمڕۆن لە ڕوود نەهات لەم گوانە بخۆی بێژی تۆ سوورید تۆ وتە ڕۆژ ئاڤا ڕۆژ ئاڤا هیچ هەستێ نابزوێن ڕۆژ ئاڤای کوێ ڕۆژ ئاوای بەنگلادێش ڕۆژ ئاوای گۆی زەمین من ڕۆژ ئاوەڵێتانم نەپرسیم ڕۆژ ئاڤا مەکە کاولای خوێڕی پێتانم نەوت دە ئیستا ئەگەر تۆ بدوتایە ئەگرا ڕۆژ ئاوای کوردستانە گەورەی داگیر کریاگە ئەمڕۆ نەدە ئەتوانی بێژی بەشێ لە سووریەی حرامزا بۆ هاتی وتە دەگرا ڕۆژاواز تا جوان ڕۆی و پاوەیی بە بۆی بدەی وە کوشت تا مەریوانی بدەی وە کوشت تا سەردەشتی و موکریانی بدەی وە کوشت تا بێت و پوڵ بڕاتە گیرفانە دۆڕاڵکانکان و سیستەمە تورکیت تا کورمانجە باقلەوا فرۆشەکانە قازی ئەنتەبت و دۆنەر فرۆشەکانە ئەستانبوڵ و سوڵتان ئەحمەد و تا کاندۆم فرۆشەکانە ئاکسارایت نان بخۆن ئێوە تورکیە و سوورین ئێمە ئێرانین گۆڕە باو کە ئێمە کڵاوەنێنە سەرمان ئێمە عێراقین کڵاوەنێنە سەرمان ئێوە فرە بەچکە زرنگە فرە تاجرن فرە مافیایی گەورەیەکن یعنی پێت وایە واقعان قوتارەویت ڕۆژە ئەوەڵ پێیتانم نەوت کوردە کوردەوارە داگیرکریاگە لای ئێران کوردە مەجیدێکە باوکە کوردە پێتانە مەڵوت ڕۆژەوەڵ ئاهار ئێمە باوکە کوردوین جا ئیستە بێسە باوکێتی ئەەکەین بێسە تاوانە ئەمانتانە گشتی لێ ئەگەڕێنێمەوە
جارێ با نابودتان بکەم ئەو جار دانە داناتان گرم دانە دانە. بابزانی نابودی بە کلاشینکۆف نییە، نابودی بە ڕەوایەتە، بەو زەهنیەتە سەوا لە خەڵکا دروستە کردو. تۆ لە زەهنیەتە خەڵکا بووی ئەتوانی لە ناو جامعی ئێمە بێت و بڕۆی، و من لە زەهنیەتە خەڵکا دەم و چاوە قیزەون بێشەرەفە تۆم دەرخست. ها دەرکەوت بە حیچێ ناشارێتەوە. تۆخمە سووری بەچکەی ئەسەد، تۆخمە سووری بەچکەی تورکیە، بەچکەی دەوڵەتە ئێران، بەچکە ڕەعیەت. هایتەوتم گشتی هاش و هوشە. دەئیستە تۆ ئەوی تۆ کارمەندە ئیدارەی بەرق و ئاو بۆ من مهمە. بۆچی بۆ من مهمە؟ تۆ سووریە حیزێکی لە هەر کوێ دەسم بگا ڕوو ئەکەمەوە. بۆ من مهمە. تۆ ئەڕۆیتە ناوە سوپا 2000 لیرە معاشەگری ملە ئەتەقی. من تەکە ئەرتشە سووریە دەرەکەم لە هەر کوێ بدگرمە و تۆ پێنم کوڕعیز. تەواو تەواو پەیمانە حەیدەری دەردە خراوێکە کۆتانەکاتەوە. با بزانی وە نەتانزانین تەکە کیا تەرەفن. خوا منی دروست کردگە ئێوە نابود کەم. هەمیشە لە ناوە ملەتە نابود کردیاگا یەکێک تێت و داستانە گۆڕێت. وەکو موسا بۆ یەهود، وەکو محەممەد بۆ عەرەب، وەکو ناپلئۆن بۆ فەڕەنسا، وەکو گاریباڵتی بۆ ئیتالیا، یەکێک تێت و داستانە گۆڕێت. خوام دەسەڵاتەی و منداگە ئێوە نابود بکەم و نابودتانەکەم. پس ئێوە دیتان ئیستە خەریکی شان و گەرین داوای هیچ ئەکەن. هیچ. ئەحمەد جەولانی خۆی لەمە زیاتری وتکە. ئەمانە ئێستەیتر ویستەکانە کوردە و ئەمانە بدەن ئێمە کورد جێبەجێوێت و ئەسڵاکانیش داینین و خۆسەری بۆسەریشمان نییە و هیچ گویە زیاتریکیش ناخۆین. تۆ فکرەکرد منە مێژم باری قەڵاتی ژیرویت. بابێت و پێساکەنم. بابێت و پێساکەنم. دیتە سەبرم کرد تا نابوو دەکەم و نابوودە دەکەم ئەو جا دانە دانەتانگرم. ها بەکرێکی یاگە دەهاتی مزورە خوێڕی نەموت وەختی ئەوە هەڵەخەیت و ڕۆژە حەساوی شەکات حەساو لێکیشمەوە. هەرچی من وتماتە دی ئاها تۆ پیاگ نەبووی بیگۆڕیت. ئێوە دیتان هەم لە قسەکانە دۆڕان کاڵکان و فەرمانی کە سادری کردن، هەم لەم ئاڵدارە هەم لەو مەزلومە حیزە. دیتان خودە ئەحمەد شەرع لەوان زیاتری وتو. ئەمانە کولێن هیچێکیان نەگەرەکە. ئێژێ دوو هاوڕە گەزباز حەزیان نەکرد بدەن، لە ڕوویان هەڵ نەیهات بە یەکتری بێژن بێ بکە. یەکێکیان وت من مەتەڵێ هەڵتێرم، ئەگەر هەڵە هاورد بێ بکە، ئەگەر هەڵە نەهاورد من تۆکەم. ئەوەکی وتی باشە. وتی ئەمە چێوە لەسەر دیوارە سمێڵی هەز ئێژێ میاو. کاورە وتی قاڵاوە قەلە. ئەمەکی وتی ئافرین بێ بکە. ئیستەیەوە قندەرون. ئەم قسانەی بۆ ئەحمەد شەرع کردوتە ئافرین بێ بکە. هایتە ڕۆژە ئەوەڵ من وتم ئێوە ئەمەنە پێتان نەوت